سەبارەت بە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوەندەنەوەی دوڵەتیەکان بۆ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژیە یەزیدیەکان بەڕێز دکتۆر دلاوەر خالی داژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لەگەڵمانە. دکتۆر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی کار بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی کوردانی یەزیدی لە نێوەندەنەوەی دوڵەتیەکان بکات. ئەو کاتتان باش بڵێ هەر لە سەرەتای دەستپێکردنی کۆمەڵکوژی دژی خوشکبرانی کوردی یەزیدی هەر ئەو کاتە لەسەر پاسپاردە و فەرمانی سەرۆکی کوردستان ڕێزدار ناسم بارزانی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتیەکان بە تایبەتی لە دەرەوە هەستان بە کارکردن و لۆبیکردن بە مەبەستی بە جینۆساید ناساندنی ئەو کۆمەڵکوژی کە دژ بە خوشکبرانی یەزیدی کرا ئەو کاتە. ئیتر ئەمما بە قۆناغ جیازات تێپەڕی ئەوەی کە من دەتوان باوەجێ پێ بکەم لە لای خۆمەوە لە بڕوکسێل یەکەم شوێن لە ئەوروپا کە ئەو کاتە فەرمی ئەو کۆمەڵکوژی بە جینۆساید ناساند و پرۆژە یاسایەکیشی دەرکرد پەرلەمانی ئەوروپا بوو. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە وەکو ئاسانکاریک بێت بۆ ئەوەی زۆربەی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا ئاسانتر بێنە پێش و زیاتر هەوڵ بدەن بۆەوەی ئەوانیش یەک لە دوای یەک ئەو کۆمەڵکوژیە بناسێن. هەروەها وڵاتی وەکو ئاماژتان پێکرد بەلجیکا ئەو دواتر هۆڵەندا و لوکسامبۆرگ و دواتریش ئەڵمانیا و فەڕەنسا و چەند وڵاتی تر ئەو کۆمەڵکوژیان وەکو جینۆساید ناساند. ئەوەی کە دەتوانم لێرە ئاماژەی پێ بکەم بڕیارەکەی پەرلەمانی بەلجیکا بوو بە تایبەتی کە لەگەڵ حکوومەتی ئەو وڵاتە کاری لەسەر کرابوو، تەنیا پەرلەمان نەبوو بەڵکو حکوومەتیش بوو و چەند لە چەند خاڵێک پێکات بوو. یەک لە خاڵە هەرە گرنگەکان ئەوە بوو کە دەبێت ڕێکەوتنی شنگال جێبەجێ بکرێت و دەبێت داوا لە حکوومەتی ڕادەکات داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کار بکەن بۆەوەی ئەو ڕێکەوتنە بچە بواری جێبەجێکردن لە بەرەو کێشەی سەرەکی هاوکاری نەکردن یان نەتوانین بۆ ئەوەی مکانیزمی هاوکاریکردنی ئەو خەڵکە بچتە بواری جێبەجێکردن نەبوونی ئەمنیەت و ئاسایشە لەو ناوچانە کە خەڵکەکە لێی ڕایان کردو لە کاتی هەرشی داعش و بە تایبەتی لە شنگال و بۆ ئەوەش نەتەوەی گرتوەکانیش و وڵاتانەش لەسەر هێڵبوون لەسەر خەت بوون بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە بڕیاری لەسەر درا و بۆی باردۆخەکە ئاسایی بکرێتەوە کە بڕیار درا چەند کۆنفرانسی کرا کۆبوونەوەی فراوان کرا بە سەرپەرشتی یەکێتی ئەوروپا بە تایبەتی لێرە لە بڕوکسێل وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا وەکو وڵاتی کۆمەڵبەخش بڕیاریاندا و بەڵێنیاندا کە هاوکار بن و بڕەپاریان تەفان کرد بۆ ئەوەی دووبارە بیدانانەوەی شنگال. بەڵام ئەوەی کە کێشەیە تاکو ئێستا نەیانتوانیوە هیچ کارێک هەنگاو بنن ئەوەیە کە ناوچەکە تەنانەت ڕەنگە تا سڵادێک لەلایەن حکوومەتی عێراقیشەوە کۆنتڕۆلی تەواوی لەسەر نەبی، گروپە چەکدارەکان کۆنتڕۆلی دەکەن، بەڵام ئەمە ئەرکی حکوومەتی عێراق لە بەرەوەی شنگال بە شێوەیەکی فەرمی لەژێر کۆنتڕۆلی دواتر دێنە سەرەوە پرسیارم لەو بارەیەوە بێ. بەڵام پاڵپشتیەکانی یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپی بۆ کەیسی جینۆساید یەزیدیەکان چییە و چی لە خۆوەگرێ؟ خۆی ئەوە زیاتر پرسێکی یاساییە. بۆ نمونە ینی ئەوە نییە کە بڵێن بە جینۆساید ناساندن ئەوە دەگەینێت کە خۆیان وەکو بڵێن وڵات بڕیار بدەن کە قەرەبووی خەڵکەکە بکەن و نا پرسێکی یاساییە کە ئەو کەیسا لە ڕووی یاساییەوە بە جینۆساید ناساندرا ئەمە کارشی زۆر ئاسان نییە، بەڵکو بڕارێکی زۆر گرنگە چونکە کۆمەڵێک ڕێکاری یاسایی هەن دەبێ کەیسەکە بیبڕێت و بۆ نمونە کەیسی جینۆساید هەیە، تاوانی دژی شەڕ هەیە، تاوان دژی مرۆڤایەتی هەیە، لە ڕووی یاسایی ئەوانە جیاوازن. باشە کاتی دکتۆر، پەرلەمانی یەکێتی ئەوروپا دەنگی لەسەر بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی یەزیدیەکان داوە. هەنگاوی دوای ئەوە چییە؟ هەنگاوی دوای ئەوە لە خاڵەکە باسم کرد لە خاڵەکان ئاماژە پێ دەکات کە دەبێت چی بکرێت. پێگومان ئەمە ئەساسی مۆزوعەکەیە. چی بکرێت؟ یەکەم ئەوەیە کە ئەو کەسانی کە ئەو تاوانە ئەنجام دراوە دەبێت دەستگیر بکرێن، دەبێت سزا ڕادستی یاسا بکرێن و دەبێت دادگایی بکرێن و بە سزا خوان بگەن و دەبێت هەوڵ بدرێت کە ئەم کۆمەڵکوژیە بە هیچ شێوەیەک مەجالی ڕوودان دووبارە بوونەوەی نەبێت. کەواتە دەبێت دەرفەتێک دروستکە لە نەوناتوانە لەو شوێنانەی کە بڵێن کۆمەڵکوژی لێ ڕوودا و لە ڕووی ئەمنیەت بە شێوازێک بێت کە هیچ لایەنێکی تر هیچ گروپێکی تر بیر لەو نەکاتەوە، نەتوانێت جارێکی تر دەرفەت بخۆزێتەوە بۆی کردەوەی لەو شێوە ئەنجام بدا. ئەمە یەک لە خاڵە هەرە گرنگەکان واتە پاراستنی خەڵکەکەی کە تووشێ و کارەساتە ئەو جینۆسایدە بوون. ئەمە
لە ڕووی ئاسایشەوە زۆر گرنگە. دواتر خەڵکەکە بتوانێت کە ئاسایشی بۆ دابینکرا بگەرێتەوە شوێنەکانی خۆیان، بتوانێت ژیانی خۆی دەست پێ بکاتەوە لەو شوێنانە. ئەمەش بێگومان پێویستی بە بنیادنانەوە دووبارە بڵێن چاکردنەوە و بنیادنانەوەی ئەو شوێنانە هەیە کە خراپ بوونە لە ڕووی خزمەتگوزاریەوە. دەبێت خزمەتگوزاران پێ بگەینن و بتوانن جەوێک دروستکەن کە خەڵکەکە بخۆی ئارەزومەندانە بتوانێت بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان، کە ئەمە تاکو ئێستا ڕووی نەداوە. خۆتان دەزان بەشێکی زۆر لە خەڵکێک لە کەمپەکان ماونەتەوە تاکو ئێستاوە بەشێکی وەکو ئێستا ئاماژەی پێکرد لە یەک لەو بەڕێزانەکە قسەی کرد، بەشێک لەوانە ڕەنگە گەڕابنەوە دیسانەکە هەوڵ بدەن بگەڕێنەوە ناو هەرێمی کوردستان و لە بەرەوەی لە شوێنەکانی خۆیان ناتوانن ژیان بەسەر بن. واتە مێکانیزمێک هەیە بۆ ئەوەی کە ئەتۆ چۆن بتوانێت ئەو خەڵکە بگەینە ئاستێک کە بتوانن بگەڕێنەوە شوێنی خۆیان، ژیانێکی ئاسایی دەست پێ بکەنەوە. ئیتر لە زۆر ڕۆیشتەوە دەبێت هاوکاری ئاماژە بۆ کرا چۆن هاوکاری خەڵکەکە بکرێت کە لە ڕووی دەتوانین بڵێن لە ڕووی سایکۆلۆژیەوە تووشی فشارێکی زۆری ڕۆحی بوونە، سایکۆلۆژی بوونە، دەبێت ناوەند سنتەر بکرێنەوە، هاوکاری ئەو خەڵکە بکرێن، هاوکاری ئەو ئافرەتانە بکرێت، خەڵکەکە بکرێت، هەڵی کار دروست بکرێت. تر ئەمە میکانیزمێکی دوور و درێژەوە هەموو شتێک لە خۆی دەگەێت، بەڵام یەک لەوانە ناکو هەنگاوی یەکەم نێنرێت بۆ ئاسایکردنەوەی باردۆخی و ئاسایشی ناوچەکە. باشە دکتۆر، وەکو پرسیاری کۆتایی بۆچی ئەو کۆمەک و هاوکاریانە یەکێتی ئەوروپا بڕیاری لەسەردا وڵاتانی ئەوروپی دەچۆتە بواری جێبەجێکردنەوە؟ ڕێگر و بەربەستەکە چییە؟ ڕێگەری سەرەکی وەکو ئاماژەم پێ کرد لەبەرەوەی باردۆخەکە لە ناوچانە نەگەڕاتەوە حاڵەتی ئاسایی خۆی، واتە پێش ئەوەشەکان ئەنجام درابن و تا ئەمنیەت و ئاسایش لە ناوچانە بەقەرار نەبێت. بێگومان ئەمە زۆر ئەستەما لە ڕووی ئەمنیەوە بۆ ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆ وڵاتێکی ئەوروپی کە خەڵکی خۆی بنێرێت، کە ڕێکخراوەکانی خۆی بنێرێت، کە کۆمەکەکان خۆی بنێرێت بۆ بتوانن ئەو شوێنانە خزمەت بکەن، هاوکاری بکەن، کەواتە دەبێت ئەمنیەتیان هەبێ. ئەمەش تاکو ئێستا بەداخەوە نوستە بوارگرتن وە لە هەموو کۆمەڵەکانیش کە بڕۆکسل ئەنجام دەدرێن لەسەر ئەو بابەتە یەکێتی ئەوروپا جەخت لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنی شنگال دەکرێت و ئاسایکردنی باردۆخەکە دەکرێت بۆی ئەوان بتوانن هەنگاو بنێن. بەڵێ. بەڕێز دکتۆر دلاوەر خالید ئاژگەی، نوێنەری حکوومەتی یەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لەگەڵمان بووی. سوپاسمان بە دەمونی بەڕێستان. بەخێر بێن دکتۆر.